هاوڕێیان ببورن دەست پێ دەکەینەوە وەرە بەخێر بێن هاوڕێیان هاوڕێیان سە دەست پێ دەکەینەوە ببورەرە سەرچاوی ئێمە هاوڕێیان سەرچاوی ئێمە ئەوە چەک خەلەلی تەکنیکیشم هەبوو ئەو تەلەفۆنە شات ئیتر گۆڕیم سەرچاوی ئێمە هاوڕێیان ئەی یەکدەمە هاوڕێیان بەخێر بێن دەست پێ دەکەن کێشە نییە من لە جیاتی ڤیدیۆ لێرە ئەبە وەختەی قسە دەکەم دوای ئەوە بخۆم پسڕی دەدەی پسڕێنم هاوڕێیان ئێمە پۆز دەکەین لایڤ دەکەین مەرج نییە بە ئەوەی ڕەئی کەسبی تۆ کۆمەلگایە ئەنواع فکر و بیر و بۆچوونە ئەجە فکر و بیر و بۆچوونی چش ینی هەزمی دیموکراتی ناکە یەکسەر عەقڵی تۆمەت لەسەر مۆرەکت لێ دەدا وەچ پارتی جاشی وەی ئەرە و گوتەبێژەی پارتی کەی فێرە ئەدەب دەبیتن قسە دەکە جاشن وە ینی مەسرور بارزانی یان جەمال عەبدوڵڵاتان هەیە بە نمونە ئەو وەخت خۆی گوتەبێژە عومەر فەتاح بوو یان ئەو زمان پیسەتەن بابەت جوتیار عادلی بگەڕێنەوە زۆر شەریفترە بەجددیمە ئەو ئەتەکێتەی جوتیار عادل و کاردووچیان پارتی بەس کاکە جوتیار عادل لە چێ و دەم پیسەت چییە کاخەتا بلۆبانکەی کاک پێشە و بەهەرحاڵ پێشەوە هاورامی هاوڕێیان ئینسان قەت چاوەڕێ مەگە من حتا ئەو برادرانی زانیاریم دەدەن هەرێکە دەیە بە زەوقی وی بجوڵێەوە کاچ خۆم پۆز دەکەی زانیاری دەکەی دەنووسی ئەتو قادر نادر لێ بەرپرسە ئەمن ئەوڕەوە باوەڕم پێیت خەتی گشتی هەیە ئینسان نابی لابداتن نەدژی مەسەلەن داعش دی من ناتوانم دژی پارتیوێکێتی بم لەو کاتی بە چاوی داعش خەتەرە محافزی کەرکووک لە بۆ من گرنگە یعنی تەجروبەک بوو مەسەلەن کوردێک لەوێبی ئەمە خەڵکی دیبەگە و مەخبورین چ زۆڵمەچ ستەمەچی ئەوە دە کاکەم دانیشە ئەوڕۆپا خۆی دەرێ ئەها ئەوە دەبوو تێچێتی چیە وەڵایی ئەمن پێم باشە محافزی کەرکووک داچوو بەنمونە ئەو عەقڵیەتی تۆمەت و ئەو حتا بڵاوکردنەوەی ڕەشبینیا و ڕێسە دێمە سەرێ خەڵکە خۆی پێ ئۆپۆزیسیۆنە بەس خەریکی فتنە و کێشە و شەڕەدە و ڕەشبینیکردنی خەڵکە برا ئۆپۆزیسیۆن بوون واتە گەشتبینکردنی خەڵک واتە هیوا دروستکردن لەو چرکە ساتەی کە گۆڕان ئەو ئاژ بەتاڵە گەورەی کردیە 500,000 دەنگدەر و ئەوەی کردیە هەر یەکێک هەردەستەوە بە زەوقی گونی خۆی با هەولێری گوتەنی برێن بمبورن کە ئەو قسەش دەکەم قسە دەکە سەیری بەس خۆی دەکە وەکو ئاوتیسم ئاوا سەیری ئەوە ناکە براکەم شەڕەدە و تۆمە دروستکردن ڕەشبینی دروستکردن خەریکردنی بابەت وەکو مەسەلەن دکتۆر کازم ئەفەندیە هەتا پێیکرا دیفاعی لەو شاسوارە کرد هەتا پێیکرا دیفاعی لەو شاسوارە کرد سەرۆک شاسوار دوایە دەرێت چاویلاندی بردیە براکەم نە ئەوها نە ئەوها فتنەیەکی دروست کردیان ئاژاوەیەک ناو ئەو خەڵکەی دروست کرد سێ چارمان خەڵکیان مەشغوڵی شتێکی وا تافێ کرد بەس پێم برێ دکتۆر کازمیان شاسوار عەبدولواحیدیان عەلی سۆران عومەر چه ئیسیفادەتان لەو کەیسەی کرد جگە لەوەی ئەڵقەیەک لە ئەڵقەکانی تر کێشەتان لە بۆ خەڵکی دەنگ و ڕەنجی ئۆپۆزیسیۆن ئەو خەڵکەتان تێکدری بەدا لەسەر بابەتێکی هەرە تافێ بەنمونە لەمەش ڕوویدا هاوڕێیان لەمەش ڕوویدا لە وەخت خۆی 2007 کۆمەڵێک برادر لە چاک دوورکردنەوە هەتا شتیان کردیان خەڵکێکە لە عەبدەی شوبان لەمە دوور دەکەیتەوە 4 ساڵە دەڕشێتەوە و دەرێتن ئەوە هەر بالمناسەبە هاوڕێیان خوا شەرم نییە لەو خەڵکێک ئەوەندە دەبەنبی خەڵکێک کاکم دەرێ شکایەت لە من لە مەسرور نەکرا شکایەت لە من کرایە کەسێک ناپرسی لۆ شکایەت لێکرا لۆ دادگای ئەوڕۆپیەی لە دادگایەکی ئەوڕۆپی بەنمونە لۆ شکایەت لێکرایە و ئایا لە ئەوروپا دەکرێت شکایەت وەکو کوردستان بیتن یان ئەوە تا تەشیر و ئەوەت بە ڕەنزدەر گراویە کردیە لەگە پەیجەکانی پاراستن دادگای ئەوروپای تاقیق لەگە دەکاتن تاقیقە
تحقیق لەگە دەکا بڕۆ بەڵگەی خۆت ئیسپات بکە ینی کابرا هەتا پێتان کرا کەرا سوکاتیتان لەو میدیانە پێکرد تاوتەری بیتان لەگەر ڕەنزەرگراوی لەگەر کردژنەشی بە تەمەنەوە وایە کاژنە هاوڕێیان بۆ زانیاریتان من دووبارەی کەم سکرتێری شخصی وەزیری خارجی یەکێتی ئەوروپا بوو کابرا چ شکاتی لێکردی لەسەر ئەو تەشیرانەی پێکرایە کەسێک نییە پێبرێ لۆ شکات لێکرایە شکات 14 ئەڵقەی لەسەر مەسرور بارزانی دابەزیە 14 ئەڵقە کەسێک ناپرسی دەرێشکات لە مەسرور نەکرایە دەبەنگێک نییە لەو من خەڵکێک شت دەنووسی بە سەیری کۆمنتی ئاسی خەڵک دەکەم کورە شەرم لە خۆتان کە بپرسە برا لە ئەوروپای خۆ واستە ناکرێت خۆ فێڵ ناکرێت لۆ شکات لێکرا لۆ تەنگا بووی بەنمونە دەرێم یان یەکێک دێدە وەڵا کۆنگریسی ئەمریکی پێشوازی لێم کرد بابای هەوار کۆنگرس واتە سەرۆک و دووجێگرەکەی بەو خەڵکەی ڕادەبوێردرێ پەرلەمانی ئەوروپا پەیوەندی پێکردم ئەی هاوار قسەک قەزم لەوێ مێشکتانە بکەنەوە کۆم هەریەکە قسەچی کرد قادر نادە قسەک دەکە لە بنەوە لە کۆمێندۆی بنووسە بەس زمانەشی بەعدەب قادر ئەو شتە کووایە یەکێک دەرە وەڵام من ئەو دیدارم کرد دەبڕۆ لە گوگل دەبزانە ئەو کەسە چێ نییە قەزم لەسەر فێڵکردنە لەو میلەتە نەکبەتەی یەکێک دێتە نییە تەفریغی معاناتی کێشەی هەیە قینی هەیە مشکلێکی خێزانی خۆی هەیە پارتی فشاری لێکردیە ڕەشبینیەک دروست دەکاتن بەس ئەمن شەریفم دەرێ بەس ئەمن شەریفم کاچ خۆم دەبەپرسا یعنی وا مەبن زەوەک دروست کرایە ئەنی ئەوانەی خەباتیش دەکەن درێ کاکە ئەو میلەتە شایستەیە بەجددیمە ینی تۆ شەڕی ئەرز و ئاسمان دەکەی مەکی ئامێدێک 52 شکایەتی لێکرایە بەزان ماڵی بارزانی 52 شکایەت لەو ئەمریکا لەو ئەوروپایی لە دوینە چارجەڕەولی کوشتنیە سەخیفی و هەردەستی دەرێ چێتیە یان ئەوە دەدەرێ پارتیە پاراستنە بابە قسە قیەمابی ئەخلاقە بێتن دانیشتی لە مارەوەی خۆتیان دەترسی دوود ئەوەت کردیە کابرا لە خۆی شەڕی بەس لەگە ماڵی بارزانی دەست پێ کردیە ئەو هەر ئەوەندە دەرەقەت دێ تو بڕۆ لاشکەی بگرە لەگەر هاوڕێیان بێمە سەر هەڵبژاردن هەواڵ دێ من هەواڵم لۆ دێ ئەڵێ گۆران دەستەوە ناویەچێتی ئەگەر لەو ئینتخاباتی نەدۆڕێ من بەربرسم لەو قسەی ئەوە تەقیمی ئێستاە سبەی دەگۆڕدرێ ئەمە نازانم بەس ئەوە ڕێئی نماوت چیای کوڕی نەوشیروانە کە بوونە خاوەنی ئەو مڵکە دەیکەمە خەبەر ئەمن ئەمریکا من بەربرسمەوەی کە ئەمریکا زەختی کرد دوێنێ یعنی کە دەڵێن بەربرسمەوە لێ سەر چاوەکەی دەقیقم بەس کاکە نە ئەمریکا دێ ئەلام بکە نەیەکێتی دێ نە حەشت دێ بڵێ کاکە لە ژێر زەختی ئەوە بووە ئەو هێزەی هاتبوون بڕۆ بپرسن هاوڕێیان لە ترسی یەکێتی نەکشایتەوە یەکێتی وا فشە فش دەکاتن ئەسڵەن ئەوە ئابڕووچوونەوەکو ئەوەی سەی ئاپ هێزی حەشت دێ یەکێتی بەخۆی ئاگای لێ نییە ینی دەستگای زانیاری لە چێن بەجددیمە دەستگای زانیاری لە چێت بەس بەمبرێ لە چێ هێزەک دێتن گوایە ئاگاتان لێ نەبووە دێ لە ماوەی 2 سەعاتی دەکشێتەوە من نازانم ئەو زانیارەی لای من هەیە ئەمریکا تەدەخۆلی کرد وتی دەبی ئەو هێزە مشکلە دروست نەکە کشاوە حەشت ئەزانی برادێکی کوردی ڕۆژاوایە سۆرانی هەرەوەندە دەڵێم قسەم لەگە کرد وتم ینی لەسەر ئەو لێدان و کتانەی ئەو ماوەی دێر زور گوتی کاکە تەیارەی ئەمریکی کە دێ لەو هێزە ئێرانیانە دەدا وتی دەزانن چییە حەشت دەزانی کە فڕۆکەی ئەمریکی هەردەستی لێیان دەدا یعنی چ بۆیە دەکشێنەوە براکەم دەکشێنەوە کشانەوە من پێم وایە ئەوە وایە ئەومانای ئەوە نییە دژی یەکێتی خۆزیە هێزی یەکێتی ئەو جور یعنی بتوانیتن ئاوا مقاومەی حکوومەتی عێراق بکاتن لیان بدەن لیان بترسن بەزەگە لیان بترسابوونە ئەو هێزە نەدەهات و چەندین شۆفەڵیان هینا بڕۆ ببرسن هەلیکۆپتەریان هینا بوو ئەوانە براکەم نە لەو قاچاقچیاتی ناوکو ئێستاوە دەرێ بەخوای نە لە بۆ ئەوە شات بوون داعش شات بوو ئەو هێزە هات بوون ئەو منتقیت کۆنتڕۆڵ بکەن ئیترە من نازانم چی بوو پاڤل لەگەریان چی اتفاقەچی کردیە چی اتفاقەچی نەکردیە بەڵام ئەو هێزەی حەشت هات بوو نەکشێتەوە ڕەبایان لێ دەدا بڕۆن ببرسن شۆفەڵیان لەگەردا لەئینە هەلیکۆپتەریان ناو بە دەیان سیارەی گەورە گەورەی هەمەر و ئەوانانی نابوو کورکاش پاڤل قەزم کشایەتەوە خەبەرە ئەمە خەبەر لەسەر ئەژی ئەمین دێتن خەبەرە لای من خەڵکێ پێی ناخۆشە زۆر خۆتی خەبەر هەیە لەسەر پاڤلی ئێستا باس دەکەم هەیە پێی ناخۆشە زۆر خۆتی من خەبەرە دێم باز دەکەم وەکو ڕۆژنامە نووسێک وەکو عەقڵیەتی مەسعود بارزانی چێ پێی خۆشە چێ پێی ناخۆشە بن لە نوتیەکەوە هاوڕێیان
پارتی وەچێتی وەختی خۆی قاعیدە زەرقاوی تابووری پێنج چەند ساڵ ئەو دروژە ئەو دروشمانە بە خائین خۆفرەژەوە نبینی گوتە بێژی حکوومەت ئەی هاوار ئەڵێ جاش کوڕی جاش کوڕ بابا گوتە بێژ دەبی زۆر ئەدەبی هەبی خەڵکێک پەیدا بۆ بەس تۆ مەفرێدا بەس زوێن دەدا بەس ڕەشبینی بڵاو دەکات بەس فتنە دروست دەکات بەس کێشە لە ئەوروپای دروست بابا بە قوربان تۆ دەبێ جەوەک دروستکەی هیوا بدەیەوە خەڵک ڕوعیەتەکی جوان لەو وەختەی کە خەڵک لەو پەڕی بێ هیوایی دەژی هێزەکی ئۆپۆزیسیۆنی کاریگەر نییە بە هەمووشمانەوە بەوانەی ئەوروپاشەوە لاوازین کاکە لاوازین دەبی لەگە یەکتر قسەک نەرمبی واز لەو تۆمەت کاریانە بێنین لەگە یەکتر تەنسیق زیاتر بکرێت کەەوەش دەڵێم نەکرد بە قسە بەرپرسێک دێ کەس خۆی نەشارتەوە هەر شەڕەکە لەو چەند کەسێک بێنەوە واز بینن لەو تۆمە دروستکردن لە بۆ یەکتری ئەمنەوە دەڵێم بڕۆم بە ئەوە پەیز بووشم با یەکێک بێتن بڵێ قادر وا بووە هاوڕێیان دوسێ شتی سەریعیت کە برێم یەک پارتیوە بڕە هەمکۆ جەلال پەرێشانی هەڵوەشاندەوە ڕەنگی بیت کەشی بێتە دوێت هەموو سەر بە خۆینە هەڵیاندەوە لەبەرەوەی دەزانی ئەوانە زۆر یعنی شکستێکی زۆر گەورە دەبوون لە بۆ پارتی مەلەفی زۆر قێزەوەنیان هەیە فەرهاد پیرباریش هەر لەو تیمەیە فەرهادیش هەر لەو تیمەیە ینی کابراچ دێمە سەری ڕۆژێک دێمە سەری ئەگەر بەردەوام بوو دەزانی وەزعی ئەوەندە خراپە بڕوا بکەم بە 100 نۆعی پارتی دێتە پێش ئاوڕیان هەمووتان دەزانن حکومڕانێتی لە هەرێم بە تایبەتی لە دوای 2003ەوە لە دوای 2003ەوە 2005ەوە کوردستان هەرێم کە تەبەردەستی پارتی دیموکراتی کوردستان ئەو بڕیاردەری یەکەم و ئەخیرە هەموو جار یەکێتی چڕەیەکی هەبی پارتی بڕیاریدایە ئەوە لە کۆیلەبوونی ئەو تاالبانی لە بە کورسەکەی هەموو شتەشتی بەجی هێشتە بۆ مەسعود بارزانانی بەس کورسەکەی بەغدای هەبی یەکێتی بەجی هێشت ئاوای لێ هات ئینشقاق ڕوویدا تەسلیمی پارتی بوو ئەو مردنی تاالبانیش مەلا بەختیار و کۆسرەت ئەو پەرسازشیان و پارتی کرد بۆ ناغی ئینسان بە ویژدان بڵێ لاهور و پاڤێل کە بەیەکەوە بوون یان ئێستا قۆناغی پاڤێل حەدای پارتی هەیە لە قۆناغی لاهوری شەی بوو ینی بە ویژدان بڵێن سیاسەتشکەی نوێ بوو ئەگەناوانە پارتی گرێکۆرەی ئەو ڕیفراندۆم کردی تەواو هەموو لایەک پێیان گوت بە غەرب بوو بە ناوە خۆ 170 کردی مەسعود ئەوە بوو 150 گەورەترین شکستی تووشی کورد کرد بۆیە پارتی وەزعی زۆر خراپە لەم انتخاباتە زۆر دەترسێت تو تەسەوەڕ کرد مەسعود بەو 77 ساڵیە 78 چەندە هەموو ڕۆژی وەفدێک دوو دەبینی 30 ڕۆژ زیاترە هەموو ڕۆژێ گروپێک دەبینی پێیان دەڵێ دەبی لە وەزیرەوە لە بۆ خوارێ دەست بە ئیش بکەن ئەوەندە دەترسێ بڕوان پێ بکە هەموو حزب و دژ برم گروپ و ئەو مەکتەب ڕێخستن و ئەوانە پێشیان دەڵێ کەس لە بۆی نییە قسە بکە بەس جێ لێ ڕادەگرن ئیشم دەوێ دەبی 500 هزار دەنگ بینن هەموو پارتی و هەموو حزبەکان کە نەگەن بەو ڕقەمەی سقەی بەخۆنیە ئەوزارەی سقەی بەخۆنیە لە ئەو ڕووداوی زۆر ترسەکی گەورەیان هەیە بووە هەموو توانای خۆت کورە هاوڕێ من بزانم انتخاباتی ئەوزارە پارتی وێچێتی بە ملیارەها دۆلاریان و تەرخان کردیە نەک ملیۆن ملیارەها دۆلاریان تەرخان کردیە لە کڕینی خەڵک لە سەرفکردنی پارە ئەو یەکێتیش یەکێتیش زۆر مشەوەش بووە دەیەوێت دەنگێکی زۆر ببینی مەسا من نمونەیەک دەڵێم ئەوە با یەکێتەکان بڵێم لە هەولێر یەکێتی تەقسیمی 23 ئەوەی کردیە فەرعی کردیە بڕوا بکە ماڵ بە ماڵ یەکێتەکان تەلەفۆنیان لۆ دەکەن ئەوی نەچی لەو هەر ناوچەی لە گەڕەکە مەسە تەقسیمی پێز کرایە کادیرەکانیان ئەو کادیرانی خۆیان نێنە دەنگدان تەلەفۆنیان لۆ دەکەن ئەو هەشە ڕەجی سەختە کەەوە شتێکی زۆر جوانیشە پارتی وێچێتی ئەگەر لە جیاتی ئێڕاب لە جیاتی پارەبەخشین هەوڵ بدەن بە وەسیلەی دیموکراتی کاچ خۆم بێنە پشت ئەو مۆزوعە حزبەکانی تر بە هەڵبژاردن تا حەدێک لە بڕی تونند و توژی لە بڕی شەڕە جوێن لە بڕی ئەوەی بێن بە حزبەکان خەڵک دەنگیان بژێر تایبەتی ئەو کۆمسیۆنەی ئەوزارە پارتی وێچێتیش ناتوانن سەفەقات پێکەوە بکەن چ بە کەیف خۆیان بڕیار بدەن بۆی هەموو دەترسێن لەبەرەوەی تا حەدێک تا ئێستاەوەی هەیە ئەمە نازانین سبێزەی دیموکراسەتێک
لەو کۆمسیۆنە دەزان ناتوان تەزویری جاران بکەن خەڵک بانگ دەکەن هاوڕێن ئەو بانگە ناتوان تەزویر بکەن ها بەس دەیان ترسێنن خەڵک بترسێت تا بستە دەنگدانیان دەنجیان پێ بدا ناتوان بەو کارتی دەنگدانانە تەزویر بکەن لە من وەگرە ئەوەی تا ئێستا هەیە من نازانم اختراقی ئەلکترۆنی دەکەن وەکوی رووسیا مەسەن لە ئەوەی ئەمریکا کردی یعنی کەس نازانی من نەزانم پارتیەک دووجار هەولیدا لەگە وڵاتێکی گچکە کەسە زۆر بەهێز لە تەکنەلۆژیا وتی اختراقی کۆمسیۆنم لە بۆ بکە پارەی دەدا کاکە 50 میلیۆنی دەدا 100 دەدا بەنمونە ڕەنگی یەکێتی شوێ کردبی یەکێتی شوێ کردبی و لاهور شێخ زەنجی بە بڕۆ لە انتخاباتی 2018 بوو کردی من دەزانم مهندسەکە یەکێتی بوو لە لەندەن کا قادر عەزی عەلی کۆچ کردووە میلۆ جارانەوە وتی کابرا بەمنی گوت من نامێ ناوەکەی بڵێم وتی بەمنی گوت سەلامەت بی زووتر بەمن گوت بە نسبەی گۆم زیاتر دەکرد فشقیاد بوو بڕوا بکە ئەوە قسەی کۆچ کردو قادر عەزیە بۆیە وەزعەکە زۆر شڕە هاوڕێیان ئەوێ من کە دەمەوێ بڵێم وەرە سەیرکە سەیری وەکە مامۆستا لوقمان دوێنێ سزادرا 3 کارتۆن پسکێت 3 کارتۆن پسکیت لۆگەری لای بردێت تخواتی بێ شەڕەفیەکە دەیان چیلۆ مخدرات بردرایە حتا ئەوە لە ئەمریکا شکار لە مەسرور بارزانی کرایە کە گویا لەگە پازداران من نازانم ئەو راپۆرتە کامل هەیە با بوێرن هاچی ئەو راپۆرتانەی سکاڵای ئەمریکاش بکەن لە فەیسبوک بڕوا بکە ناشیان وێرنێ ئەو راپۆرتانی کە برادرانی تەفدا پرێس بڵاو دەکەنەوە ئەڵێ تجارەتی مخدرات لەگە پازداران دەکری کاوانە دەیکەن گەلک زۆریشە بەنمونە هەزاران جەریمە دەکرێت مامۆستایەکی نێکبات دەسە 3 کیلۆ 3 کارتۆن پسکێتی ئەوە دەکەن هاوڕێیان گەریلا لە شاخە ئەوە 33 ساڵە پارتی یەکێتی دەیان ڕۆزانی پێ 6,000 کەسی دەیە چێ ئەرزاقی دۆ دەنێری لە ئاسمانێ دێ هەموو ڕۆژێ زەویان هەیە یعنی چیان هەیە مەعامل و مەسان یانێ ئەوە مشت هەمووی لە بندەستی پارتی یەکێتیەوە دەڕات تجارەتە قسە ناکەن بەس نگبەتەک ئەگەر بچی یارمەتیشیان بدا بزانە چی لێکن ئەوە قیمەی بێشەڕەفیە قیمەی بێدادگەییە باشە حزبە چشناوێری ئەو شتانە بجوڵێنی وەکو سکاڵای ئەمریکا هاوڕێیان بە هەر حاڵ بێمە سەر ئەو مەسعود بارزانی هاوڕێیان لەو 30 ڕۆژە زۆر کەسی دیتیە زۆر کەسی دیتیە هەموو گروپ و ناوەند و شوێنەکانی مەکتەب ڕێخستن علاقات لقەکان نازام هەر هەمووان دەبین بڕوان پێ بکەن خۆزیە ئەوە وایە لە هەر سییان دژی پاڤێڵ قسەی کردی من ئەوە زانیارێ بۆیەوە دەڵم لە بەرێزام پارتی چەند شەوەش دەبیتن کە لە بە چما خۆ لە بەو نییە کە پاڤێڵ چیەچ نییە هاوڕێ من 100 جار وتومە دەیکەم پاڤێڵ کەسێکی تیرۆریستە هەوڵی لێدانی منیدایە بڕوا بکە بە ڕێکەوت قوتاب کە من سوپاسی ئەو برادرانە دەکەم کاریان کردم ئاگاداریان کردمەوە یانی شتەکە تەرتیب بوو قەت لە بیرم ناچی بۆ خۆی شەخسی قەت لە بیرم ناچی وەیسی بارزانی و هێرشەڕەش هەوڵی لێدانی منیاندا بوو لەڕی مافیاکە ئەوان بوون قەزم وەیسیەت ئەمر دەکا وێرش جێبەجێ کرد هات لەگەر مافیایەکی کوردی ئەوروپا لە منیاندا قەزم لە بیرم ناچی بەس نابی سیاسەتیش بەقیم بی هاوڕێیان من هەندێک شت هەیە باس نیوز گۆتیس دژی مسیار شتی بڵاو کردەوە بڵاوم کردەوە ڕووداو کردی بڵاوم کردەوە شت دێ تو خاڵی کچی 9 ساڵ ڕوودا و ڕکلام زڵدی دەکەم لەگەڵیمە نابی کچی 9 ساڵ کە ناتانی لە باوەشی دایک و باوکی دەوی میزی بەخۆی دایەکات شەوان لە ترسان ئەتو بچی بە شووی بدەی وڵاتی ڕوودا و پێی باشە ئەمیش پێم باش نەبیت ئیسلامیەک دژی پارتی وێچێتیە ئەمن لەگەڵ دیفاع لە ئیسماعیل سوسەیی نەکەم دژی مانە مامۆستا شار نەبم لەوە داکۆچێ تو هەندەزار خاڵی هاوبەشت دەبی ئەوە مانایەوە نییە سەر بەوەی یان دیفاع لەیەکی خاڵی هاوبەش دروست دەبی لەگە کۆمۆنیستێک لە شوێنێک لەگە ئیسلامیەک لە شوێنێک لەگەر پارتێک لە شوێنێک لەگەشی گرنگ سەوابەتی خۆتە بی بەهەرحاڵ مەسعود بارزانی لەو 30 ڕۆژەی زیاتر ڕۆژ نییە دوو کۆبوونەوەی نەکە تعلیمات دەرەکە مشەوەش وە بڕوا بکەن هەموو ئەوەکان ئەوەیە من زانیم حتا باڵی نێچیریشی بان کردیە مەکتەبی نێچیری جێگیری هەمووانی بان کردیە مەکتەبی مەسرور بانگ دەکا یعنی هەمووان بانگ لقەکان ڕێقستنەکان تەسەورکەن یەک نقطە لە بۆ مەسەرزراشش بوو
لە هەموو ئەو دیدارانە هوزمی سەپاڤل تاالبانی کردیە ئەوە کوڕی برای مححمەدە کوڕی تاالبانی نییە برای مححمەد لەبەرەوەی یعنی تەسلیمیان نەبوو باوا بڵێن تاالبانی تەسلیمیان بوو کاکە تەسلیمیان بوو تاالبانی سەگۆڕی مەلا مستەفا دەستی بە فینگە فین کرد چۆ باوەش حەمایلی لۆ کورسەکەی خۆی شار بە شار لە بۆی دەگەڕایە چێتێکان ئێستا ئێجێ دێگان بەڵام برای مححمەد تەسلیمی نەبوو بۆیە مەسعود بارزانی لێی لە ڕقڕاسولێت لە هەموو کۆبنەوەکان بەرە هەندێک جملێتی ئەوە کوڕی بەڕاستیش ها مەسعود ڕاز دەکەی لە هەویەی پاڤلی نووسرای کوڕی برای مححمەدە بەنای تاالبانی نییە لە بەریتانیا عەزەکەی هەویەکەتان ئەملامە هەویەکەی بڵاو دەکەینەوە عەزەکەی پێتان خۆش ڕاست دەگەی لەو نقطەیە بەس نقطەکە لەوەیە کە پاڤل تەسلیمی نەبوو نەک تەسلیمی نەبوو نازانم ئێران بە من ئێران عامل بووە گەنا لە قۆناغی لاهور تونتر بوو لاهور هەرزەکارانش وەکو پاڤلی ئەوەی ئیشی نەدەکرد لاهوریش زۆر تون بوو بەڵام پاڤل وەی لە کردە 8 تەمووز ئەو کۆدەتا شومە لاهور ئێستا لەگەر پارتی لە هەو تەریبە ئیتر ناچاریە ناچارنیە ئێستا ئەوەیە بەڵام لەو قۆناغیش بەس پێڕانەگەیشت بوو ئێستا ئێران هاریکارێکی جددی پاڤلە لە لێدانی مەسعود بارزانی و فعلەن وەی لێ کرد 11 کورسی کۆتایی لێبرد کۆمسیۆنی لێبرد وایە نەسە کۆمسیۆنی عراق دەکاتن نەینەوای لێبردکردنەوە هیچی نێش پارتی هیچ نەمایە لە ئەوەی لە کەرکووک ئەوە بوو لە سەرۆک کۆمار ئەوە بوو بۆیە مەسعود بارزانی لێی بوویتە گرێچێرە بڕوا بکەن لە هەر سیچی هزومی سەر کردیە ئەمن لەگەیەکێتی دانانیشم لەگە پاڤل دانانیشم ڕەنگی مەسرورونێ چێدامی شۆزەم لەگەریان دانیشم باشە کەسێک کە حکومڕانێتی هەرێمی بە فعلی مەسعود دەدەست بە فعلی هەمومان دەزانین دەوەرە تو شەرەفت ئەوە عەقڵیتی دەچی لەگە ئەبوو ئالا وەلائی باوەش باوەشی پێدەکا کە چۆ بەغدایە هەوڵی زۆریدا لەگە قەیس خەزعەلیدا بنیشی بەڵام پاڤل تاالبانی وای گوتیە بە 12,000 تەلەفۆنی لۆ کردیمە هەرم نەگرتیە یعنی تۆ وەرە ئەوە قائیدینەتەوەیتە قەزم لەو عەقڵیەتەی دێ تۆ دەچی ئەوەی هەولێری بردومان کردیە قەیس خەزعەلیە کە تا سەر ئێسقان دژی پارتی بۆ زەربەتان لێ دەدا و دژە کوردن ئەوانە خۆخواتە بتبینی بەڵام ناتی لەگە پاڤلدا بنیشی بنمونە هەلو خۆتان باشترە خۆگەنا لە بۆمە هەردووکتان وەکو بڵێ قەرسە قولەک دوو کرد هەر ئەوەندەیە بڕوا بکەن لە پارتی وێچێتی جیاوازەکەی دوێ ئەو ڕۆژش باسم کرد تەنیا ئەوەیەچێتی لە ژێر دەسەڵاتی خۆی کەمێک دیموکراتی زیاتر هەیە خیانەتی وەکو پارتی ناکە ئەوە دیتان دێنە هەشتات کە پارتی لە جێگری سەرۆک کۆمار جێگری سەرۆک وەزیران وەزیری خارجە دەیانشتی هەیە دنیای خرا کرد وەرجێش ترچی لەولایە بە قوربان ئەوە داژیکەرە ئەگە حەشت هەر کۆک بێتن جودایە تۆ قسەت نەکرد بە هەر حاڵ قەزم لە عەقڵیەتی مەسعود بارزانێک دێ کە حکومڕان قسەی کۆتایی تەقریبەن ئەو دەیکە ئەوە واقعەکە پلەی سەرۆک حزبە بەس قسەی کۆتایی ئەو دەیکە مەسروریش نایکە پارتیش مەکتەب سیاسی و نایکە لە ناوێچێتی ئێستا تەواو پاڤل کۆریای باکووری لێ کرد بە جددیمە ئەو کوکی مێرسن بە خۆی حەزی لێ نەبی هیچ مەکتەب سیاسی سەرکردایەتێک لە بۆ نییە قسەیەکیش بکە قسەی یەکەم و کۆتایی پاڤلەکەەوە زۆر لەگەر بە ویژدان بڵێن لە هیچ قۆناغاگەیەکێتی بەو دەرەجە دیکتاتۆر نەبوو بە تاالبانیشەوە دوو لەولایت کەش مەسعود بارزانی کولفی کولە نێچیر بەناوس گوناحە وەڵا گوناحە ئەمن دەسەڵاتم زیاترە لە ماڵێشی نەک لە ناو سەرۆکیان زۆری وەزیران هەر بەناو لە ژن و مێردایەتیش دەڵێنمانە وەکو تاالبانی و هێرۆ بە هەر حاڵ بۆیە مەسعود بارزانی ئەو عەقڵیتی دەڵێ ئەم لەگەیەکێتی دانانیشم لەگە پاڤل دانانیشم بەڵام دەچی لەگەر واستەی کرد بوو ئەو میدیا عەرەبی نووسەرەکە قەیس خەزعەلی دانیشتم نقطەی مەلێ ئەو عەقڵیەتەیە زاڵە کە ڕیفراندۆمی کرد کە ئێستا لەو هەموو موعامەرەی لەسەر کورتەیە لەو هەموو ئەوەیە بێ ئەوە دەبی لەولایت کەش کاک پاڤل ئەفەندی تەفروتونای دەڵێن سلێمانی کردی دەوڵەمەندی نەهێشت سلێمانی فەساد کردیە هیچ دیموکراسیتێک لە ئۆرگانە کێشێتی نەمایە بەخۆشی وەشی مەسرووران بە کەیف خۆی های لایف دەژی ئەو پارە و شتانە کەس نازانی چی لێدێ چی لێ نایە حتا قوبات تاالبانی شەندا دەوری شکلی بە هەر حاڵ هاوڕێیان من ئەو چەند زاریانیا هەبوو ویستم لەگەڵتان بەشی بکەم
سەرنجی خۆمان بدەین ئێوە زۆر بە ئاشکرا ڕێی خۆمان دەدەین چێ چ دەڵێ چ ناڵێ چکەم لەو تێکەوە جێمێ بوو پەکەکەیە کۆسرەتیە گۆڕانە لاهوریە چەند دیفاعم لە لاهور کرد بەس کاکە من دیفاعمان لە دژی هەشت تەمووز من کە لاپەڕە چڕەشە پابلە چێنە چ دەرێ مندار و تاربا بۆ خۆیان بڵێن تەمەنی ڕۆژگار ئیشی ئێمەوەیە سەرنجەکان باسکەین هەمووتان دادەداتانە لە دەستپارتی کاکە بۆ ئێمە باشە لەو قۆناغی لەمپەرێک بێ خۆزیە ئەو هێزە ئۆپۆزیسیۆن بتوانن ببنە خاڵێک لە گفتوگۆکانی مەسعود بارزانی بەرمونە ئەوەندە لەسەرێک باسییان ناکە کاکە لە هەمووشی لە چییە هێزی ئۆپۆزیسیۆن دەنجی ڕەخنەگرە ئینەن وەکو شاعیر و ئەدیب و نووسەر بەس دژیەک بەس قسە دەکەن بەس بڕۆ کنیان وەکو برێم چێ دوو دیان دژیەکە کورە بابە وەرە قسە لەسەر ئەوە بکە بە هێزەی کاریگەر وەکو ئەوەی کە گۆڕان نەوشیروان یعنی بە ویژدان بڵێن لە 2009 لە 2000 تا 2018 حەشریان بە پارتی وێچێتی کرد نانهێشت نێدانێ دوای ئەوە ئاش بەتاڵی کرد نەوشیروان ئەو هێز و کەرەسەی هەیە وەرە بران ئەو پێشەش حزبەی کێکە خۆیان پێ ئۆپۆزیسیۆنە وەرە بزانم ئەگە لەسەر یەک خاڵی بتوانم متفق بن وەرە ئەو هەموو دەنگە و ڕەنگەی ئەمەمانان هەیتین وەرە بزانین دە کەس کۆ دەبینەوە دوو کەس دێت قیت دەبتەوە هەزار جوێنت پێ دەدا لێ دەستا ئەو لای دەرێ ئەو وابوو جەوەک دروست کرا لە ئەو خەڵکە خەڵک بێ هیوا دەکەن بۆیە ڕەخنە بگرن ئەوانەی دەیانەوێ ئیش بکەن لۆ ڕوخانی دەسەڵاتی چەتەی پارتی وێچێتی سیستەمی ئەو دوو بنەماڵە بارزانی و تاالبانی کاکە دەبێ واز لە هاش و هوش و خۆ بە دەرخستن و خۆ بە زلزانین بزانین هەموو بەیەکەوە جوان کەوە دەڵێم ئەوش نەک لە قسە لە کردار کاتێک کە جوڵەیەک دەبێتن دەبێت شێوەیەک لە تەسیخە بێت ئەو پەرش و بڵاویەی ئۆپۆسیۆن ئەوە وەزئیتی ڕقم نییە ئەوڕۆ بەداخەوە یعنی من تەمەنام دەکرد ئەینەن گۆڕانی 2009 لە 2014 هەبی بەلای کەم ئەو 5 ساڵە زۆر زابی بوو بەنمونە تەمەنام دەکرد وەکو بەر لە 2009 بی کە لەو ئەوروپای بەنمونە دەیان ڕێکخرا و گروپ هەبوو بە تایبەتی چاک لە هەمویان کاریگەرتر بوو حەشرمان بە پارتی وێچێتی دەکرد کاچ خۆم بەڵام دانج هەرێک هەرستەوە خۆی لێبوویتە مەسعود بارزانی بڕوا بکە ئەخلاقی پەروەردە و شێوەی ئیشکردنی بەشەشیان کارەساترە لە پارتی وێچێتی کاتە چ خۆش